کە بەیانیان هەڵستین لە خەو هەمومان وەمان لێ هاتۆ پێش هەموو شتێک دەست بۆ مۆبایلەکەمان ئەبین ئەگەڕین بزانین شەو چ مەسجێکمان بۆ هاتووە کوێ پەیوەندی پێوە کردوین یان جاری واگەر کەسیش پەیوەندی پێوە نەکردبوون سەرێک لە ئینستاگرامە دەین سەرێک لە واتساپە دەین بە تایبەتی ئینستاگرام و کۆمنتەکانی فەیسبوک سەرێکیش لە فەیسبوکە دەین بزانین چ خەبەرە لەوێ جامە بۆتە ڕاهاتنێک بۆ ئێمە ئەمە هاوشێوەی زۆربەی وەکو ناخواردن وەکو ئاخواردن بۆتە ڕۆتینی ڕۆژانی هەر یەکێکمان خوگرتن بە مۆبایلەکانمان هەندێک جار پەیامی وەهمی تێدایە لە ناو سۆشیال میدیا بەبێ ئاگاداری خۆمان بەبێ ویست و حەزی خۆمان بێوی بزانی کاریگەری ئەو پۆستەی ئێمە دەیکەین چۆنە چەندە لەسەر خەڵکی تەنیا لە ڕوانگەی خۆمان لە بیرکردنەوەی خۆمان دەوانەوێت دووشە ڕیسکەین بڵاوی بکەینەوە نازانین وەرگرت چۆن تەقەبولی پەیامەکەی ئێمە دەکەن یا هەکار هەندێک جاریش هەیە ئێمە کۆمنتێ بۆ کەسێگە نووسین نازانی چەندە کاریگەریە خاتە سەر کەسایەتی ئەو کەساگەر خۆی کەسایەتێکی بەهێزی نەبێت ڕەنگە بە کۆمنتێکی تۆ هەنگاوی بۆ شتێک نابێت تۆ بیر و خێنی هەتایە هەڵنەسێتەوە ڕەنگە بە کۆمنتێکی تۆش پاڵنەرێک بێت بۆی بۆ ئەوەی کە بتوانێت درێژە بە کارەکەی بدات بۆیە زۆر گرنگە کە تۆ مەسجێکەکەی بزانە ئەم جوڵانەوەی پەنجەکانت چ کاریگەری لەسەر ژیانی مرۆڤێک ئەبێت کە تۆ لێرەوە کۆمنتێکی بۆ لەسەر ئەم بابەتە دەوەستین میوانێکمان لەگەڵا بەڕێز دکتۆرە سارە محسین پرۆفیسۆر یاریدەر و مامۆستای زانکۆ پسپۆری سۆشیال میدیا دکتۆرە زۆر بەخێر بێت زۆر سپاس بەخێر هاتیت بەیانیتان باش زۆر خۆشحاڵم دکتۆرە میوانە من یەکێک لە قوتابیەکانی دکتۆرە زۆر سوودم لە وانەکانی دکتۆرە بینیان ئەوە بۆیە کە هەر هاتە ژوورەوە هەستی مامۆستایەتی تیا دەرەکەەوە یاخوا بەخێر بێوتی من خۆشحاڵترم کە تۆ ئەبینم لەو ئاستە بەرزەیە و هیوای بەردەوامیتان بۆ خوازم دکتۆرە لەسەر سۆشیال میدیا قسە دەکەین بابەتی سۆشیال میدیا ئەوەی کە بەڕێزت بەرنمەیەکی زۆر تێر و تەسەلیشت هەیە زۆر زان من گوێ لە بەرنمەکانت دەگرم ینی شەن و کەوی تەواوی ئەو بابەتانە دەکەن کە پەیوەستن بە سۆشیال میدیا ئێستا کاریگەری سۆشیال میدیا چیە لەسەر هەر تاکێکمان ینی ئەوەندە بەربڵاوە ئەوەندە زۆرە کەسمان ناتوانین تەنانە دایک و باوک و داپیر و باپیرشمان لی دەرباز نابێت وانە جا هەر بەڕاستی لە دەستپێکی تەوەرەکەیە خۆتان ئاماژەتان بەوە کرد خات و سۆڤان وتی خەریکە ئاڵوودە ئەبین تۆ وتت بۆتە خویەک خات و سۆڤان وتی ڕەنگە شەوان مۆبایلەکە بەدەستمانەوە بێت سەرێک لە نێو پلاتفۆرمەکانی ناو سۆشیال میدیا بدەین جا بەڕاستی ئەمە شەو بەیانی و کات و ساتی بۆ نییە وای لێ هاتۆ بۆتە خویەکی کۆمەڵایەتی ئەگەر چی پسپۆڕانی بواری میدیا بە سۆشیال میدیا ئەڵێن ئامرازێکی پەیوەندی یاخود ئامرازێکی میدیایی جێگرەوە یا ئامرازێکی بەدیل بەڵام بەڕاستی لە ئێستادا ئەمەی تێپەڕانوە ینی بەهێزترین ئامرازی پەیوەندی جەماوەریە هەر بۆتە پێویستی لە ناو خەڵکدا ینی تۆ ناتوانانی بەبێ ئەو مۆبایلە ئیدامە بە خۆت بدەیت لە هەموو کات و سات و لە هەموو شوێنێکە لە شوێنی کارەکەت ینی ئێستا هەمومان مۆبایلەکان لە لامانەوەە من نازانم یعنی مۆبایلم بۆ هێناوەتە ناو ستۆدیۆ لەبەرەوەی ڕاهاتوم لەگەڵ یا هەستەکەم بێست فرێندی منە نزیکترین کەسە ئەم وەسیلێ بۆتە نزیکترین کەسی من کە پەیوەندیەکی ڕاستە و خۆم هەیە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئێمە ئاماژەی پێ بکەین بەڕاستی ئەم پەیوەندیەکی گریمانەییە هەر بۆیە واقع و بەهای ڕاستەقینەی کۆمەڵگەی کەم کردووەتەوە بۆیە لێرەوە هەر وەکو خۆتان لە ناونیشانی تەوەرەکە ئاماژەی پێ ئەکەن ئەڵێن پەیامە وەهمیەکانی لەبەرەوەی کاریگەرێکی سلبی زۆر دروستەکە ئەگەر چی ئێمە باس لەو لایەنە ناکەین کە بەڕاستی سۆشیال میدیا داهێنانی دروست کردووە سۆشیال میدیا بۆتە دەرفەتێکی زێڕین لە زۆربەی بوارەکاندا بەڵێ ئەمە جگەلەوەی دەستی کار و بزنسی زۆر برەو پێداوە لەسەر جەم سێکتەرە جیاوازەکاندا بەڵام لەگەڵ ئەمەشدا لەبەرەوەی دوجار سۆشیال میدیا بەرهەمی خودی کۆمەڵگە خۆیەتی یعنی بکەر و بەکاربەر و نێرەر و وەرگر خودی بەکارهێنەرەکە خۆیەتی کە ئەمەیە ئاراستەی نێگەتیڤی لەسەر کۆمەڵگە دروست کردووە دکتۆرە سارە چۆن ئەڵێ ها بە خۆمانەتر قسەی لەسەر بکەین لەبەرەوەی کە شتێکە پێیوەستە بە هەر هەمومان مناڵێکی 2 ساڵە هەیەی هەتا وەکو کەسێکی بە ساڵاچوو کە تەمەنێکی هەیە ڕەنگە خوێنەواری نەبێ بنووسێ و بخوێنێ بەڵام سەیری سۆشیال میدیاکات بەس ناتوانێت بۆ نمونە کۆمنتە بخوێنێتەوە بابینەوە باسی کۆمنتەکان بکەین باسی ئەوە بکەین کاریگەری ئەو پۆستەی کە من ئەیکەم لەسەر کەسی بەرامبەر
و کاریگەریە و کۆمنتانی کە بۆ من دێت لەسەر من دوو جیهانی جیاواز دروستەکە هەندێک خەڵک ڕوبەڕووی خۆت زۆر خاتری ئەوەیت و زۆر بە شان و باڵتایەت و دواتر لە شوێنێکی تر لاپەڕێکی وەهمی هەیە تۆ پۆستێدانی چۆنەڵا پێاتایەتە خوارەوە بە قسەی نەشیاو هەر ئەڵەی تۆ ئەو کەسە نیت کە ئەو کەسات ناسێت ئەمە چۆن دوای کردووە دوو کەساتی جیاواز لە هەر یەکێک لە ئێمە دروستکات بەڵێ جا هەر خۆی خات و سۆڤان بابەتێکی جوانە وروژان یەکێک لە خەسڵەتە هەرە گرنگەکانی سۆشال میدیا کاک هەکار لە ئێستایا بەڕاستی ئەوەیە کە کەسایەتی دووەمت بۆ دروستەکە سۆشال میدیا بۆچی لەبەرەوەی ئەو فەزای ئەو دەسەبەری ئازادیەی کە لە ناو ئەم پێگە ئەلکترۆنیەیە هەیە ئەمە هەرچەنە پێوترێ ئێستا لە سۆشال میدیا پێوترێ کودەتای کردەوە بەسەر ژیانماندا ئەم ئازادیە وای کردووە کە ئێمە ئەو شتگەلێک هەیە کە نەتوانین لە کەسایەتی ڕاستەقینەی خۆماندا و لەو کۆمەڵگە واقعیە بەرجەستەی بکەین دێین لە ناو سۆشال میدیادا پراکتیزەیەکەین هەر بۆیە پڕێتی لە پەیامی چاواشەکاری پڕێتی لە پەیامی بێئەرزش و بێبەها پڕێتی لە شتگەلێکی دەستکاری کرا و چ لە زانیاری چ لە وێنە چ لە ڤیدیۆ کە ئەمە وا دەکات کەسایەتی کەسەکان بە شێوەیەک لە شێوەکان بریندار بکات یاخود ناشرینی بکە ئەمەش هۆکاری خۆی لە پشتە بەڕاستی یەکێک لەو هۆکارانە ئەوەیە کە قورسە ئێمە لە ئێستایا ڕێک خستن بکەین خۆ لە کوردستاندا تەنیا ئەم کێشەیەمان نییە لە سەرتاسەری دنیادا تا ئێستا نەتوانراوە ڕێکخستنێکی گشتگیر بۆ سۆشال میدیا بکرێ بەتابەتی لە کۆمەڵگەی ئێمە زۆر بە خێرایی هاتە ناومانەوە نییە هیچ ئامادەکاریەکمان بۆ نەکردبوو هیچ زانیارێکی پێشوەختەمان نەبوو لەسەری دکتۆرە باسمان لەو ئالۆزیانە کرد هەم پرسیارەکانی سۆڤان لەو ئاراستە بۆ هەم وەڵامەکانی تو ئەو ئالۆزیانەی کە ئێستا لە سۆشال میدیا بەگشتی لە هەموو پلاتفۆرمەکانەوە هەیە بەڵام ئەگەر ئێمە بمانەوێ بە دوای سەلامەترین ڕێگا بگەڕێن ینی وەکو بەکارهێنەر یان تۆ لە خانەوادەی خۆت من هەر یەکەمان لە خانەوادەی خۆمان چۆن بتوانین ڕێگایەکی دروستتر سەلامەتتر لەو هەموو ئالۆزیەکە هەیە ئێمە کەمترین زیانمان بەرکەوێت بە پێچەوانەوە هەوڵ بدەین بۆ ڕێگایەکی دروستتر بە سوود و بە قازان بشکێتەوە وەکو ئەوەی کە لە نێو قسەکانت ئاماژەت پێداکە دەکرێت وەکو سوود وەکو لایەنە بازرگانیەکە وەکو ناساندن وەکو ڕیکلامکردن هەموو ئەوانە سوودی لێ ببینێ بێگومان چونکە دوجار بەڕاستی سۆشال میدیا شۆڕشێکی مرۆڤایەتی خۆڵقاندووە ئەگەر بەو ئاراستەیەی کە ئێمە بمانەوێ سوود و قازانجی بۆ خۆمان و کۆمەڵگەکەمان هەبێ ئەبێ ئاراستە تەندروستەکە بەکاربهێنین بۆ بەکارهێنان و پیادەکردنی سۆشال میدیا کەواتە چی بکەین ڕێگە چارە چییە وەکوتم ڕێکخستن ڕەنگە سەخت بێت چونکە بەتەنیا ڕۆژنامەنووس نییە خەڵکێکی ئاسایی نییە هەموو چین و توێژێکە ڕۆژنامەنووسی هاوڵاتی تێدایە بۆیە بەرپرسیارەتی کۆمەڵایەتی پراکتیزەکردنی سەختە کەواتە ئێمە چی بکەین چه هەنگاوێکی جددی لە ئێستادا گرنگە بەڕاستی بەپێی هەموو داتا و زانیاریەکان لە ئێستادا ئەگەر چی بۆ خۆی بەکارهێنانی سۆشال میدیا لە ناو فەزای ئینتەرنێت و یاخود با بڵێین میدیای ژمارەییدا پشکی شێری بەرەکەوێ بەکارهێنەرانی کە 4 ملیاری تێپەڕانەوە بۆ خۆی تقریباً 5 ملیار و شتێکە بەکارهێنەرانی ئینتەرنێت سۆشال میدیا 4 ملیار تێپەڕانەوە پشکی شێری بەرکەوتووە لەناو ئەم ڕێژەیە گەنجان و قوتابیان زۆرترین بەکارهێنەری سۆشال میدیان کەواتە ئێمە چی بکەین بۆ ئەمانە تەندروستترین ڕێگا دروستترین شێواز بریتیە لەوەی کە ئێمە هۆشیارانە مامەڵەی لەگەڵا بکەین هەڵمەتی هۆشیاری زۆر بەهێز ئێمە بڵاوی بکەینەوە ئەمەش لە ڕێگەی چیەوە بێ بەڕاستی من سیرم لێ وەکەوەی کە هەرسێکمان هاوڕا بووین لەسەر ئەوەی کە ئەم مۆبایلە و ئامێرە زیرەکەکان و میدیای ئەلکترۆنی ئێستا بۆتە واقعی حاڵی هەر هەمومان باشە بۆچی تەنیا بەشێک بێ لە زانکۆکاندا یان کۆلێژێک بێ بەلایەنە زۆرەکەیەوە بۆ ئەمە نەکرێتە پرۆگرامی خوێندن هەر لە باخچەکانەوە هەتا دێتە قوتابخانەکان و ئامادەیەکان و هەموو زانکۆکان حتا یونسکۆ ڕەزامەندی نیشانداوە کە لە هەندێک وڵاتدا بەڕاستی میدیا و ئامرازەکانی پەیوەندیکردن بە تایبەتی لە ئێستادا ئینتەرنێت کە ڕنگدانەوەیکی بەهێزی لەسەر ئێمە هەیە دەبێت بکرێتە پرۆگرامی خوێندنەوە هەتاوەکو ئێمە هۆشیاری زیاترمان هەبێت ئەو کاتە لایەنە نێگەتیڤەکانی ڕاستەوخۆ بۆ خۆی کەم دەکاتەوە زۆر چاکەم یەکێکی دیکە لەو هۆکارانی کە وای کردووە ئێمە ئالوودە بین بە
سوسیال میدیا و بە هەموو پلتفۆرمەکانی سوسیال میدیا و بە ئینتەرنێت خۆشیەوە کە بە بەردەوام سێرچی تیاکەین و مەشغوڵین ئەوەی کە زۆر ئاسانکاریمان بۆ کات هەر لە شوێنی خۆتی ئەوەی کە دڵ ئەیەوێت لە کەرەستا لە تایبەتمەندیەکان کە بۆ هەر یەکێک لە ئێمە چەمبەڵی کردوین حەزت لە کاڵایەکە لە وڵاتەکەی خۆت پێیان نابێت ئادەی فڵان شوێن بازاری ئۆنلاین هەیە بۆمی بهێنە لە وڵاتێکی ترۆ بۆتی هەیە تا چەند ئەمە کاریگەریەوەشی خستۆتە سەر ئەوەی کە مرۆڤ لە خواستەکانی کە جاران خواستێکی سنوورداری هەبوو ئێستا خواستە سنوورداری نەماوە هەر پەلە کێشێت و پەلە کێشێ و پەلە کێشێ نازانین بۆ کوێ جا هەر بۆ خۆی بەڕاستی سۆڤان خان سحری سۆشیال میدیا لەو خەسڵەتانەیە ئەتوانین بڵین وای کردووە کە بەکارهێنەران جا ئەڵێ سۆشیال میدیا هێزێکی مقناطیزی هەیە ئەو سحری ئاسانکاریەیە کە فەراهەمی کردووە بە بەکارهێنەرانی زۆر بە ئاسانی ڕەنگە ئێستا کام ئەپلیکیشن و پلتفۆرمی سۆشیال میدیا تازەیە بە چەند کلیکێک تۆ توانی لەسەر مۆبایلەکە تا دای بنەی ئەوەیشی کە نەخوێنەوارە بۆ نمونە تیکتۆکی چینی با بڵین کە لە ئێستاە زۆرترین بەکارهێنەری هەیە لەسەر ئاسی ڕۆژانە و کێبڕکەی فەیسبووکەکە نەخوێنەوارێک مناڵێک دەتوانێت بەکاری بێنێ بە چەند کلیکێک ئەگەر ئەکاونتی شت نەبێت تۆ ئەچیتە ناو بەڵێ تیکتۆکەکە و دەیان ڤیدیۆ بابەتی نەشیا و قێزەون بەڕاستی ڕوبەڕووی مناڵەکانە بێتەوە کە ئەمە هیچ سانسۆرێکی لەسەر نییە کەواتە ئازادیە زۆرەکەی بێ سانسۆریەکەی ئاسانی بەکارهێنانەکەی ئەمانە وا دەکات کە زیاتر ئاڵوودەی بەکارهێنەرانی بکە کە زیاتر و زیاتر تایدا بمێننەوە و بەکاری بهێنن. دکتۆرە بێگومان کاتێک بابەتێک دەبێتە بابەتێکی عام و گژیر لە هەر وڵاتێک پێویستی بەوەیە کە یاسای بۆ دابدرێت ئەگەر یاسایەکە کۆنیژبی پێویستە بە هەموارکردنەوە هەیە بۆی تۆ بتوانی بە باشترین شێوە مامەڵەی لەگەڵ بکەیت. ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان لە ڕووی یاساییەوە ڕەنگە هەندێک گرفتمان هەبێ بەڕاستی لەگەڵ هەندێک بڵێ تۆزە زیاتر باشە زۆرەکان تۆ باسی بکە یان ئەو گرفتانەی کە هەمانە کەسێک من دانیشتم لە ماڵەوە ئەکاونتێکی فەیکم هەیە شت بڵاو دەکەمەوە هەندێک جار ئەکاونتەکە هی خۆشمە فەیکیش نییە بەڕاستی بەڵام دەتوانم بە شێوازێک تەشیر بە هەر کەسێک بمەوێ بەبێ ئەوەی دقێکی زۆر سەری هەبێ بێ بمگرێ و لێپێچینەوەم لەگەڵ بکە چۆنە ئەم بابەتە جا ئەم ئەکاونتە فەیک و ساختەیە ئێستا زۆرە یعنی هەر وەکو خەڵکێک وەکو پێویستی ئەڵێ ئەمە مافی منە لەبەرەوەی کە وات لێکا لەناو ئەو ئەکاونتە فەیکە ئازایەتی ڕاستەقینەکەی خۆ بەرجەستە بکەی ینی زۆر جار ئەڵێ سۆشیال میدیا کەسایەتی دووەمت بۆ دروستەکە بەڕاستی من ئەڵێم نە کەسایەتی ڕاستەقینەکەی خۆ لەناو فەیکەکانە دەرەکەوێ ئەمە واقعی سۆشیال میدیایە ئەمە زۆر جار لەسەر وتمان کە ئێمە پێویستمان بە هەڵمەتی هۆشیارکردنەوە و پەروەردەی میدیایی هەیە بەڵام لەسەر و ئەمانەوە بەڕاستی کە وتم ڕێکخستن لە ئێستایا زەحمەتە هۆکارەکەی چییە کلێنی یاسایی و مەرجعیەتی ئەم هێزە زەبەلاحەیە کە پێوترێ ئیمبراتۆریەتی سۆشیال میدیا آخر هیچ لۆژیک نییە تۆ یاسایەکت نەبێ لە کاتێکە ئەم هەموو بەکارهێنەرە زۆرەی هەیە تۆ جاری وا هەیە ڤیددیۆیە کە لەناو ئەم مۆبایلەیە بڵاوە بێتەوە لە چەند ساتێکی کەم با بڵین لە چەند دقەیەکە ملیۆنەها ڤیوی هەیە لە کاتێکە لەوانەیە مە ڤیددیۆیەکی نەشیاو بێ ئەیکەواتە ڕێگری چییە بۆ ئەوەی کە خەڵک ئەم ڤیددیۆ نەشیاوانە نەبینێ ئەمە بە یاسا چارەسەرەکرێ بەڵام بەداخەوە لە کوردستاندا ئێمە یاسامان هەیە بەس یاساکانمان کۆنە یعنی من هەمیشە لەوانەیە ئەم قسەم بۆ هەکاریش کردبێ لە زانکۆ و لە پەیمانگاکاناڵێم ئەم مۆبایلە هەموو شاشەکەی وێران بێ شکا بێ ساڵانێکی زۆر بەکار هاتبێ باشترە من چاکی کەمەوە یان بیگۆڕم بێگومان بیگۆڕم یاساکەی ئێمەش پێویستی بە ئابدێتکردنەوە نەماوە چکە زۆر حتا میدیای بینراوی تێدا نییە ئەگەرچی ئێمە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیشمان هەیە بەڵام زۆر لەو دۆخانەی کە ئێستا ڕوودەدا لە ناو سۆشیال میدیا ناتوانێت مامەڵی پێ بکرێ بەو یاسایە بۆیە لە ئێستا ئێمە پێویستمان بە یاسا هەیە بەڵام بیرم نەچێ زۆر گرنگە وەزارەتی ڕۆشنبیری کۆمەڵێک ڕێنمایی دەرکردووە کە من بینی خۆمان بێت لەگەڵی دانیم چکە بە شێوەیەک لە شێوەکان بەڕاستی بەرتەستەکردنەوەی ئازادی ڕادەر من لەگەڵ ئەوە نیم ئەو ئازادیەی کە هەیە خەڵک پراکتیزەی دەکا لە ناو سۆشیال میدیا قەتیس بکرێت ئەگەر چی من ڕەهام ناوێ بەڵام هەموو ئەو بڕگە و مادانی کە لە چوارچەوەی ئەو ڕێنماییەدا هەیە
خزمەت بە بەکارهێنەران ناکاوەکو پێویست ئەگەر هەرچەنە هەندێک بڕگەی باشی تێدایە. باشە ئەمە باسمان لەو یاسایە کرد کە پێویستە حکوومەت دای بنێت بۆ هێزێکی زەبەلاحی بەو شێوەی کە دکتۆرە باسیەکات و کە بۆتە ئیمپراتۆریەتێک باڵی بەسەر هەر تاکێک لە ئێمە داناوە. با یاسایەکی دیکەش هەبێ ئێمە خودی مرۆڤ دای بنێ خودی خۆمان بۆ ئەوەی کە زۆر زیاتر پەل نەکێشێ بۆ وێرانکاری چونکە ئەگەر هەر یەکێک لە تاکەکانی ئەم کۆمەڵگەی کە سۆشیال میدیای هەیە بیگری لە 100% باوەڕ ناکەم بە خودی خۆی قایل بێت ڕازی بێ بە خودی خۆی نە بە شێوەی نە بەو شتێک کە هەیەی نە بە ڕوخساری نە بە کارەکەی هەمیشە بە دوای ئەوەیەکە ئەوەی کە لە ناو لاپەڕی فەیسبوکەکەی ئەبینێت یا هەر پلاتفۆرمێکی دیکەی بینێ ئەوە هەمیشە باشترینە ئەمە چکاری گەرێکە خاتە سەرمان خۆمان نەتوانین کۆمان کۆنتڕۆڵکەین و هەمیشە چاو لە بەرامبەرەکەمان کرد. لە چوارچێوەی دەسەبەرکردن و ڕێزگرتنی مافەکانی مرۆڤ و مافەکانی تاک زۆر گرنگە بەڕاستی کە ئاماژە بەمە بکرێت کە زۆر جار لە ئێستادا ئەم سۆشیال میدیایە لەبەرەوەی کە بەڵێ سۆڤانخان گرەی کۆمەڵایەتی دروست کردووە کە ئەم گرێ کۆمەڵایەتیە لە ڕێگەی ئەوەی کە تۆ زۆر جار بەهۆی چاولێکەری ئەو کەسانی کە دەیکەیتە نمونەی باڵا بۆ خۆت لە ناو سۆشیال میدیادا بە شێوەیەک لە شێوەکان هەز بە نوقسانی و بە کەمی بکەی ئەمەیە زۆر جار وەکوە حاڵێ ئەسپی خۆم زیاتر تاو دەدەم لە ناو سۆشیال میدیادا کە بۆ ئەوەی ببمە نمونەیەک هاوشێوەی ئەو کەسانەی لە کاتێکا ڕەنگە ئەوە کەسایەتێکی دروستکراوە بێ کەسایەتێکی فەیک بێ کە ئێمە ئەمانەوێ پێی بۆ بەرین بۆیە جیا لە ئەو یاسایی کە ڕێکخستنەوەی میدیایی دەکات بۆ لە چوارچێوەی سۆشیال میدیادا زۆر گرنگە ئێمە لە چوارچێوەی مافەکانی مرۆڤیشدا ڕێزگرتن لە بەها کۆمەڵایەتیەکان بەها مرۆڤیەکان و دابوو نەریت لەبەرەوەی بەڕاستی هەر پرۆسەیەکی گۆڕانکاری لە ناو تەکنەلۆژیادا هەر دەرکەوتنێکی نوێ دەبێت بە شێوەیەک بێت کە یەک بگرێتەوە لەگەڵ دابوو نەریت و کللتورە بەڵام ئەوەی کە لە کوردستاندا بەرجەستە بووە و تەماشا ئەکرێت تا ڕادەیەک پێچەوانەی کللتور و دابوونەری. دکتۆرە سارا ئێمە زۆر سپاس دەکەینم بەیانێ لەگەڵمان بوویت گفتوگویەکی زۆر پڕچێژ پڕزانیاری بەڵێ بۆ هیوای کە بینەرانمان بتوانن سوودێکی تەواوی لێوەربگرن و ببێتە مای ئەوەی کە خودی خۆمان یەک شتی دیکە سۆڤان بەڕاستی ینی پەرلەمانیش لە کاتی دەرکردنی یاسا یان هەموارکردنەوەی یاسا زۆر نۆرماڵە ڕاوێژکاریانی پەرلەمان گوێ لە کەسانی سپۆرت کەسانی تایبەتمەند بگرن بۆی بتوانن بە باشترین شێوە کە بڕیاری دەدەن بۆ دەرکردنی یاساکە یاسایەکی دروست و بێ کەمترین کێشە بێت. سپاس دکتۆرە دووبارە زۆر بەخێر بێت. و دەستان خۆش بێ و بەردەوام بن. سپاس.